بەڵێ هەڕێ ناسوکاتان باش لە هۆڵی ڕۆشنبیریم لە شاری سلێمانی لێرە ماوەی 2 مانگ دەبێت ژمارەیەک لە شانۆکەرانی شاری سلێمانی کە دەرچووی پەیمانگا و کۆلیژی هونەرە جوانەکانن لە هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێر بەڵام هەمویان دانیشتوی شاری سلێمانین و هەندێکشان تاوەکو ئێستا خوێندکارن لەو کۆلێج و پەیمانگانە گروپێکیان دروست کردووە بۆ ئەوەی شانۆی ڕۆمیۆ و جولیەت پێشکەش بکەن ماوەی 2 مانگ دەبێت ڕاهێنانیان دەست پێ کردووە ئێستا دەڵێن نزیک بووینەتەوە لە نمایش و 2 هەفتەی ماوە بۆ ئەوی کە نمایشەکان دەست پێ بکات ڕۆژانە لێرە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی خەریکی ڕاهێنانن جا یەکێک لە بابەتە سنجڕاکێشەکانیان بابەت دکتۆر فازڵی جافا کە دکتۆر دوایمین کاری ساڵی 2017 بووە کە ئەنجامی داوە وایە دکتۆر ڕاستم وت 2017 ڕاشە سپاس دەکەم دکتۆر بینە خوارەوە بەرک نەبێ جایسەوە 2024 دکتۆر گەڕاوینێتەوە بۆ کاری هونەری و شانۆ سپرایسێکی گەورە بێز بابەتی سنجڕاکێشی گەورەی هیچ گۆڕانکاریەکت بەسەراهێناوە یاری بابەتێکە لەوانەیە هەندێک دیمەنی تیابێت لەگەڵ کولتور و کوردەواری خۆماندانێت گۆڕانکاری دەقێکی درێژە کورتت کردوێتەوە بەڵێ خۆی بێگومان دەقی ڕۆمیۆ و جولیێت وەک دەقێکی جیهانی ناسرا و یەکێک دەقە گرنگەکانی نووسەری گەورەی مێژووی شانۆ ویلیام شەکسپیر دەقێکی دوور درێژە یانی ئەگەر وەکو خۆی بیکەیت لە 2 ساعت و نیوە بۆ 3 ساعت بڕۆ هەندە جار زیاتریش ئەنی کراوە بە 3 ساعت بەڵام بێگومان ئێمە لە کولتوری ئێمە لە دابوو نەریتی نمایش و شانۆیی ئێمە 3 ساعت زۆر زۆرە با بڵێن ساعت و نی بۆ ساعت و 45 دقیقە لە کوردستانە ئەوە پێڵەن شتێکی باوە ئێمەش کورتکردنەوەکان لەسەر ئەساسیەوە بووە لەسەر بنەمای ئەوەی کە بگونجێ بۆ وەکو نمایش بگونجێ خەڵک بتوانێت تەماشای بکە بێزار نەبێت ئەمجا بێگومان کەم دەرێنەرە هەیە ئێستا لە زەمەنی ئێستامانە لە سەردەمی ئێستامانە شەکسپیر بکە 100% وەکو خۆی هیچی لێلا نەبات ئێمەش هەندێشتمان لێلا بردو بەڵام بنەما جەوهەریەکانی بنەما سەرەکیەکانی و بنچینەیەکانی و ستراکچەری پێگەی دەقەکە و پێکهاتی دەقەکە تاتوانیمانە وەکو خۆی و منێکێکم لەو دەرێنەرانەی کە باوەڕم بە یەک شتەیە کە چەند دەستکاری دەقەکەی چەند گۆڕانکاریەکەی بەڵام یەک شتەیە ئەبێ بیپارێزی ئەویش ئەوەیە نابێ خیانەت لە نووسەر بکەی یان بەلانی کەمەوە بڵێن باشتر دایڕژین نابێ خیانەت بکەین لە جەوهەری مەبەستی نووسەر لە پەیامی نووسەر لە مەسیجی نووسەر ئەویان نابێ خیانەتی بکەین لەم دەقەیشە مەسیجی نووسەر دیارە خۆشەویستی گرنگترین بەهای مرۆییانەیە گرنگترین با بڵێن هەستی مرۆڤە کە بە یەکمانەوە ئەبەستێ کە هەمیشە پەیوەندێکی پۆزتیڤانەی ئەرێنیانە دروستەکە کۆمەڵگەیەکی باش دروستەکە بنیاتێکی باشی هەیە بۆ گەنجان بە تایبەتی لەمڕۆ هەڵبژاردەی ئێمە بۆ ئەم دەقە لەم ڕوانگەیەوە دێ مادوو نەبن بەشتان ساغ بێ زۆر سپاسی جا کۆمەڵێ ئەکتەری تێدایە لە ئەکتەری بە ئەزمون و هەندێک لە ئەکتەری دیکەشمان هەیە کە نوێن یەکێک لەو ئەکتەرانە کاکەما لەگەر بینە خوارەوە سپاس دەکەیت کە لەگەڵ یانە ژمارەیەک ئەکتەری گەنجیشی تێدایەکە گوتم بەڵام هەندێک ئەکتەری بە ئەزمونی شۆک و کاکەمالیان لەگەڵا کاکەوالم کاتتان باش زۆر سپاس ئەم دەقەت جیاوازێکی هەیە لەگەڵ و دەقانەی دیکە کە تۆ زەمنێکە لە بواری شانۆ و دراماوانە کارەکەی بڵێ بۆ خۆی هەموو دەقێ جیاوازی هەیە بە تایبەتی ئەگەر دەقێک خۆماڵی نەبێ چکەمە زۆربەی جار لە دەقە خۆماڵەکانە کارەکەین کە باز لە معانات و لە بیئەی خۆمانەکە بەڵام ئەم دەقێکی شکسپیرە کە باز لە زەمنێکی زۆر کۆنەکە ڕەنگە شکڵ و تەمسیل و دیکۆرەکانی جیاوازتر بێت لە دەقەکانی خۆمان سەرکەوتوو بێت دەشتان ساغ بێت زۆر سپاس جاب ئێستاوە سەر ستێجی شانۆکانی جارە دیکۆرەکانی دانەناوە بەم نزیکانە دەستەکرێ بە دانانی دیکۆر سپۆنسەری ئەم کارە دامەزراوەی کەریمی عەلەکەن کە لێرە کاک شاخەوان سدیق وابزانم لێرە بوو کاک شاخەوانم کاتت باش وەکو سپۆنسەری ئەم کارە و بەڕێزیشان ئەزان بەرپرسی میدیایی
ئەم کارە هوەریان چۆن بوو بڕیارتان ناکە سپۆنسەری ئەم کارە بکەن و نمایش نزیکە بە نزیکان نمایشەکە ئەڵبەتەوە زان کە دامەزراوی کەریمی عەلەک وەک دامەزراوەیەکی چالاک لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی ئێمە هەم وەک دەستگاکی خۆمان چەندین کاری ڕۆشنبیری و کولتوری و هوەریمان ئەنجام داوە هەم سپۆنسەر و لە پشت زۆر کاری هوەریەوە بووین هەڵبەتە کە یەکەم جار دکتۆر فازیل پرۆژەکەی هێنا بۆ لای ئێمە باسیەوەی کرد کە بەنیازە شانۆی ڕۆمیۆ جولیەتی شکسپی لە سلێمانی بکە بۆ ئێمە جگەلەوەی کارێکی هوەری و چالاکێشی گرنگ بوو یەک دوو معنای گرنگتریشی هەبوو یەکێک لەوانە هێنانی شکسپیر بۆ سلێمانی بۆ خۆی زۆر زۆر گرنگە و کێش دەریێنێت کەسایەتێکی وەکو دکتۆر فازل کە ناوبانگێکی زۆری لە بواری ڕۆشن هوەری و بە تایبەتی هوەری شان و دەرهێنانە هەیە بۆ خۆی دەرێنەرێکی گرنگە و بەشداری پێکردنی کۆمەڵی ئەکتەری گەنجی یعنی تازە پێگەیشتوو لە بواری شانۆیە لە شاری سلێمانی ئەمانە هەموو ئەو ئاماژە زۆر گرنگانە بوون بۆەوەی کە ئێمە وەک دامەزراوی کەریمی عەلەک هەڵبەتە بە پشتیوانی دارایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ لە پشتەم کارەوە بینووە بچینە ژێرباری ئەنجامدانی ئەم کارە ئەوە بوو ئێمە کارەکەمان قبوڵ کرد و ئێستا وەکە ئەبینن کارەکە لە قۆناغی پرۆڤەکردن و ئەوانایەوە نزیکە بێتەوە لە کاتی نمایش کە بڕیار وایە ئەگەر هیچ گرفتێک دروست نێت و هیچ پێشهاتێنێ 15 نزیک بە 13 ڕۆژی تر کارەکە لە شاری سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری نمایش بکرێت دەستان خۆش بێ ئێستا سەر ستەیج ینی شوێکیان وەرگرتووە کتێرەکان پاش کەمێکی دیکە دەست دەکەنەوە بە ڕاهێنان ڕۆژانە نزیکەی 3 کاتژمێر ڕاهێنان دەکەن لێرە پێشتر لە پەیمانگای هونەرە جوانەکان بوون 2 هەفتە لێرە بن ئێستا من گوێم لە دکتۆر فازیل بوتی هەندێک هیوار هەیە کە کورتن و کارکتەری کەمتری ئەوێ ستەیجەکەی هەمووی ناوێت ئەوە دەتوانین سود لە پەیمانگای هونەرە جوانەکان وەربگرین ینی هەم ڕاهێنانەکانیان لێرەش دەبێ و هەم لە پەیمانگای هونەرە جوانەکانیش دەبێت زۆر باشە ڕێبینیا ڕەحمەت پامنێری کەناڵ 8 بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانم